خانمە هونەرمەند چۆپی فەتاح یەکێکە لە خانمە هونەرمەندە دەنگخۆشەکان کە خاوەنی چەندین ڤیدیۆ کلیپی جوان و چەندین بەرهەمی جوانە لە دوای بڵاوکردنەوەی میوزیک ڤیدیۆی یو کە بە هەردوو زمانی کوردی و بە زمانی ئینگلیزیش بڵاوی کردوێتەوە لە ئێستادا سەرقاڵی بەرهەمێکی نوێیە بە ناوی هۆی دڵ کە ئەم بەرهەمە خۆی لە 4 گۆرانی فۆلکلۆردا بینێتەوە. خانمە هونەرمەند چۆپی فەتاح دوای بڵاوکردنەوەی میوزیک ڤیدیۆی یو بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی لە سەر چەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب بەرهەمێکی دەنگی نوێ بڵاو دەکاتەوە. هۆی دڵ ناوی بەرهەمە نوێیەکەی ئەو خانمە هونەرمەندەیە کە خۆی لە 4 گۆرانی فۆلکلۆردا دەبینێتەوە.